مەترسێکی گەورە لەسەر هەرێمی کوردستان ئاشکرا دەکرێت. زانیاری گرنگ لەبارەی موچەی مانگی دوی فەرمانبەران ئاشکرا کرا. ئاڵا تاڵەبانی ڕایدەگەێنێت شتێک نەماوە بە ناوی نێوماڵی کوردیەوە. سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. مەترسێکی گەورە لەسەر هەرێمی کوردستان بەهۆی تورکیاوە ئاشکرا دەبێت و میدیایەکی نێودەوڵەتیش ئاشکرای دەکات دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق و بەجۆرەی ئەو گرێبەستەی لە نێوان کۆمپانیای بۆتاشی تورکیا و حکوومەتی هەرێمدا کراوە. هەموو ئەو بەرپرسیارەتی و سزا یاساییانەی لە ئەنجامی بازرگانی نەوت لە نێوان تورکیا و هەرێمدا دروست دەبن دەکەوێتە سەرشانی حکوومەتی هەرێم. ڕۆژنامەی مۆنیتۆری ئەمریکی راپۆرتێکی بڵاو کردوێتەوە و ئاماژەی بۆ کردووە ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆکی تورکیا سوورە لەسەر ئەوەی ئەو مامەڵە و گرێبەستانی لە بواری وزەدا لەگەڵ هەرێمی کوردستاندا واژۆیان کردوون بەردەوام بن. تەنانەت ئەگەر بێت و پرۆژەی داهاتووی بواری غازی هەرێمی کوردستانیش ڕوبەڕووی ئاستەنگی یاسایی و تەکنیکی و دارایی بێتەوە. راپۆرتەکە باسی لەوەش کردووە بڕیارەکەی دادگای فیدراڵی بۆ بەنایەسایی ناساندنی یاسایی نەوت و غازی هەرێمی کوردستان کاریگەری نەرێنی لەسەر هیواکانی ئەردۆغان بۆ کڕینی نەوت و غازی هەرێمی کوردستان دەبێت. بەڵام باسی لەوەش کردووە پێدەچێت سەرۆکی تورکیا بە پشتبەستن بە هەژمونە ئابووری و سیاسیەکەی لەسەر ناوچە کوردیەکە هەیەی بڕیارەکەی دادگای فیدراڵی پشتگوێ بخات. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو پرۆژەی هەناردنی غازی سروشتی چەندین ئاستەنگی تەکنیکی و دارایی توش دەبێت کە قورسە ئەردۆغان چاویان لێ بپۆشێت. عارف ئەکتورک بەڕێوەبەری پێشووی پرۆژەی غازی گەنەڵ ئێنێرجی لە هەرێمی کوردستان بۆ مۆنیتۆر باسی لەوە کردووە. پێدەچێت دەستەی ناوژیوانی نێودەوڵەتی لەسەر ئەو داوای عێراق 25 ملیارد دلار قەرەبووکردنەوە بەسەر تورکیادا بسەپێنێت لە کاتێکدا بەپێی ئەو گرێبەستەی لە نێوان کۆمپانیای بۆتاش و حکوومەتی کوردستاندا کراوە. هەموو ئەو بەرپرسیارەتی و سزا یاساییانەی لە ئەنجامی بازرگانی نەوت لە نێوان تورکیا و هەرێمی کوردستاندا دروست دەبن دەکەوێتە سەرشانی حکوومەتی هەرێم. لەسەر ئەو بنەمایە تورکیا ئامادە نیە هیچ قەرەبوویەک بداتە عێراق بەڵکو بەرپرسیارەتەکە دەخاتە سەرشانی حکوومەتی هەرێم. بەڵام دیارە کە هەرێمی کوردستانیش توانای دانەوەی ئەو قەرەبووی نابێت. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان چەند زانیارێکی گرنگ لەبارەی موچەی مانگی دوی فەرمانبەران ئاشکرا دەکات و تاکید دەکاتەوە لە ڕۆژی 27 ئەم مانگە دابشکردنی موچە دەست پێ دەکات. با جۆرەیە و زانیاریانەی شارپرێز لە سەرچاوێکی باڵای وەزارەتی داراییەوە وەریگرتووە. وەزارەت سوورە لەسەر ئەوەی موچە لە وادەی خۆی کە 25 هەموو مانگەکە دابش بکات. بەڵام بەو پێی 25 مانگ هەی نییە. ئەم مانگە موچە دوا دەکەوێت بۆ 27 مانگ. وتیشی لە ئێستادا نرخی نەوت بە شێوەیەکی بەرچاو بەرز بووتەوە. بۆیە پێم وایە بۆ موچەی مانگی دوو ئەگەر بێت و پارەکەی بەغداژ نەیەت گرفتێک دروست نابێت. هەرچەندە هیچ بڕیارێک نییە بۆ نەناردنی ئەو بڕەپارەیە. سەبارەت بە نەمانی سیولۆژ لە بانکەکانی سلێمانی سەرچاوە باڵەکەی وەزارەتی دارایی ئەوەی ڕوون کردەوە بەگشتی داهات لە دەروازە سنوورەکانی سلێمانی کەمی کردووە. ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی تا چەند لە سنوورەکانی تر کار ئاسانی بۆ بازرگانان کراوە و دەکرێت. ئەگەر نا وەکو ئەو بابەتە نیە کە بە سیاسی کراوە و هەر کەسە و بە جۆرێک باسی دەکات. سەرچاوەکەی وەزارەتی دارایی ئەوەشی باس کرد بەراورد بە سنوورەکانی هەولێر و دوهۆک تەنانەت دەروازە سنوورەکانی عێراقیش. مامەڵەکان لە دەروازە سنوورەکانی سلێمانی زۆر شەفافترن و هەموو پەرلەمانتاران و چالاکوانانیش ئاسانتر دەستیان بە زانیاریەکان دەگات. سەبارەت بەو خشتەیەش کە شەوی ڕابردوو بڵاو بووە گوایە وەزارەتی دارایی خشتەی موچەی 2 هەفتەی بەسەریەکەوە ئامادە کردووە سەرچاوەکە ڕەتی کردەوە. هیچ خشتەیەک بڵاو بێتەوە ئەوەشی وت خشتە بڵاو نەکراوەتەوە. بەڵام 27 ئەم مانگە وەزارەتی تەندروستی موچەی پێدەدرێت. قوبات تاڵەبانی سەرپرشتیاری مەکتەبی سکرتارەتی جەلال تاڵەبانی چەند زانیاریەک لەبارەی کۆنگرەی چواری حیزبەکەیەوە ئاشکرا دەکات. هاوکات مەترسیەکیش لەسەر یەکەتی دەخاتە ڕووڕای دەگەێنێت با ڕاشکاو بین و بەکراوەی قسە بکەین. ئەمە یەکەتی دەمێکە تووشی چەندین کێشە و گرفتی هەمە جۆر بووینەتەوە کە زۆر جار باجی قورسمان لەسەری داوە. ئەگەر بۆ داهاتوش بە جددی و دڵسۆزانە هەوڵی چارەسەر و تێپەڕاندنیمان نەدەین دوور نییە تووشی کێشە و گرفتی گەورەتر نەبێت. قوبات تاڵەبانی باسی کۆنگرەی چواری حیزبەکەشی کردووە و با کۆنگرێکی ناسەرکەوتوو وەسپی کردووە و دەڵێت ڕاستە لە کۆنگرەی چوار کە ناوی کۆنگرەی نوێبوونەوە بوو گۆڕانکاری و نوێبوونەوە لە پێکاتە و هەندێک لە کارکتەرەکان کرا. بەڵام بەداخەوە لەبەر چەندین هۆ کۆنگرەی چواریش
نەبووە هۆی نوێبوونەوەی جەوهەری و ڕاستەقینە لە فیکر و دیدی سیاسیمان بۆ ئایندە و دوڕۆژی یەکێتی وڵاتەکەمان بە بۆچوونی تاڵەبانی بوونی یەکێتێکی بەهێز گەرانتی پاراستنی ئازادیەکان و بەدیهێنانی خۆستی کۆمەڵانی خەڵکە کە ئەوەش نیشانەی وەفا و پێزانینە بۆ خەباتی شەهیدان و ئەوانەی لە ڕابردوو خەباتی یەکێتی و کوردایەتیدا ئەنجامیان داوە و ماندوو بوون وەک تاڵەبانی دەڵێت با ڕاشکەو بووین و بەکراوەی قسە بکەین ئێمە یەکێتی دەمێکە تووشی چەندین کێشە و گرفتی هەمەجۆر بووینەتەوە کە زۆر جار باجی قورسمان لەسەری داوە ئەگەر بۆ داهاتوش بە جدید و سۆزانە هەوڵی چارەسەر و تێپەڕاندنیان نەدەین دوور نییە تووشی کێشە و گرفتی گەورەتر نەبینەوە. ئەندامێکی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایدەگەنێت هیچ کاتێک وەک ئەم کاتە نەمبینیوە کە شتێک نەماوە بە ناوی ناوماڵی کوردی و دەڵێت پارتی و ڕێکەوتنی لەگەڵ سەدردا کردووە بەبێ ئاگاداری هیچ لایەنێک و تەنانەت پەرلەمانی کوردستانیش. ئاڵا تاڵەبانی ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە شارپرێسی ڕاگەیاند هیچ کاتێک دۆخی سیاسی عێراق و نێو پێکهاتەکان و نەتەوەکان ئەوەندە خراپ نەبووە و تەنانەت لایەنەکان بڕیارەکانی دادگای فیدراڵیشیان پێقبوڵ نییە. ئەمەش دەرەنجامی ئەو لێکترازانەیە لە عێراق دروست بووە و کاریگەری لەسەر هەرێمیش کردووە. تاڵەبانی وتیشی نەبوونی بەرنامە و ئەو فەزایی ئێستا هەیە و ئەو گۆڕانکاریانەی لە بیری لایەنەکاندا هاتووە بۆ بەڕێوەبردننی عێراق کە باسی زۆرینەی سیاسی و هەمواری دەستور دەکرێت بە جددی و ئەمانەش کاریگەری لەسەر دۆخی سیاسی کردووە. هیچ کاتێک عێراق بە وەکو ئێستا لە ڕووی سیاسیەوە لە ڕێی هەڵبژاردننی دامەزراوەکانیەوە لە ڕووی تێگەیشتن لە نێوان پێکاتەکان لە ناو کتلە سیاسیەکان تەنانەت لە ناو ینی مکەوینێکی معەنی شیعە لە ناو خۆیان کورد لە ناوخۆیان وەکو ئێستا ئالۆز نەبووە و لێکترازان هەیە لێک تێکنەگەیشتن هەیە کارگەیشتۆتە قەراراتی محکەمەی اتحادی تەفسیراتی جۆرا و جۆری بۆ کرێ کەمە بۆ نمونە بۆ ناوی محکەمەی اتحادیم هێنا چکەمە باڵاترین دەستگای یاسادانانە یان تەفسیری دەستورە تۆ کە خلافت هەبوو ئەچیتە محکەمە کە محکەمە بڕیاریدا تەواو ملزەمە وەڵام سەرکە ئێمە تەنانەت لە بڕیارەکانی دادگای فیدراڵیشە لێک تێنەگەیشتنمان هەیە یەکی ڕەدیەکاتەوە لایەنێک قبوڵی نییە لایەنێک بە سیاسی و بە نائەدالەتی تێئەگات. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.